دیارە یەکێک لە هونەرمەندە دیار و جەنخۆشەکان هونەرمەند سامان عومەرە کە خاوەنی جیان بەرهەمی زۆر تایبەت و ناوازەیە و لەگەڵ هەمومانە شابینین کە دوێتکردن لە نێوان هونەرمەندانی بڵین بە ئەزمون یاخود ئەو هونەرمەندانەی کە ساڵانێکی زۆرە گۆرانی ئەڵەو هونەرمەندانەش کە تازە یان نێو بوارەکەەوە ئەمە بابەتێکی گرنگە و ئەو دوێتانەش ئەبین کە بێتە جێی باس و خواز و هەمیشە ئەتوانرێت کە بۆ بڵین گوێگرانی ئەو هونەرمەندە دیارە و لەگەڵ هونەرمەندە گوێگران و هەوادارانی هونەرمەندێکی دیکەش کە تازێتی نێو بوارەکەەوە بینین کە میکسێکی زۆر باشە لە ئێستاە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فیسبووکی تایبەت بەخۆی هونەرمەند سامان عومەر ئاماژەی بۆ کردووە کە لە ئێستا تیزەری یەکێک لە بەرهەمەنوێکانی کە دوێتە لەگەڵ هونەرمەند کاردان فاروقە دیارە لەژێر ناونیشانی داخەکەی گرانمە و ئەبینین کە هەوادارێکی زۆرش لە ئێستا چاوەڕێی ئەوەن کە بەرهەمەکە لاندەیەکی نزیکە بە بڵین بڵاو بکرێتەوە و بەشێک لە تیزەری ئەم بڵین کارە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فیسبووکی تایبەت بە سامان عومەرەوە بڵاو کراوەتەوە پێکەوە بینەرەبین فەرموو.